دزی فێرە مەلەوانی بیان باش با قورعان باشە فێری مەڵای تەمەن حەمدە ساڵە لە دوان لە 10 ساڵەوە مەلەوانی دەکەم حتا و عەفدێ ئەرێ وەڵا مەلەوانی چەند ساڵی فێری مەلەوانی با قورعان من بخۆم تەمەنم ماکە هەفتە لۆژ دێتەوە ماڵ نەزەنگە لە هاتمە ئێرە لەگەڵ برادران زۆج بگۆڕم بە دزی فێرە مەلەوانی بیان باش با قورعان باشە فێری مەلەوانی تەمەن حەمدە ساڵە لە دوان لە 10 ساڵەوە مەلەوانی دەکەم حتا و عەفدێ ئەگەر کەسێک پێویستی بە یارمەتی دو یارمەتی بدەیت ئەریوەڵا پێ دەکرێت خەڵکی بگری ئەریوەڵا سەدا نەفندری ئەدی ئەو کەسەی مەلەوان نییە دێتە ئێرە والله ناب با قورعان هەیە مەلەوانی مەزباح لە مەزباح فێر بۆ نابلۆ ئەو زێ خەتەرەوە بەخوای نابێ یان هیوادە لە ماوانەی دێنن دەوزێ ئەوە جێگی سەلامەتی لە بەرکەن هی مەلەوانی ئەوە خەتەرە ئەوە نازانێت بەخوای ڕێی دەخن چێ یارمەتی کەس دایت ئەرێوە وڵای گوڵ مەخەمان بەدا عەرم دەرین